بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەسەر ڕۆژی جیهانی ژنان تا چەندە ژنانی کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەی کوردی خۆمان هۆشیارن بەرامبەر بە مافەکانیان. گفتوگویان پرسو بابەتاکەین بە میوانداری زۆر بەرز خاتو گەشەدارە حەفید چالاک لە بواری ژنان. خاتو گەشە سڵاو لێبێ بەخێرات سەرچاو پیرۆزبایم ڕۆژۆ لێکەین لە تۆ و لە سەرجەم خانمانی کورد. سپاس بۆ ئێوە. بە بڕوای تۆ کۆمەڵگەی ئێمە ئاستی هۆشیاری کۆمەڵگەی ئێمە لە چه ئاستێکدا بەرامبەر بە مافەکانی ژنان؟ سەرەتا پیرۆزبایی لە ژنانی کوردستانەکەم بۆ ئەم ڕۆژە و ژنانی هەموو جیهان ئەگەرچی ئەمە ڕۆژێکی تاڵە لە یادەوەری ژنانە وەکو مێژوو سەیریکەین وەکو ڕووداوی کە بۆتە سیمبۆل بۆ بەرەنگاربوونەوەی ستەم، بەڵام ڕۆژێکە کە ئەکرێ زیاتر بەرنامە ڕێژی بکرێ گینا بێ هەموو ڕۆژێک ڕۆژی مرۆڤ بێ ڕۆژی ژن و پیاو بێت پێکەوە کۆمەڵگە بەڕێوە بەرن بە شێوەیەکی ئارام و سەقامگیر. ئەم ڕۆژە پێویستە و ڕۆژانی تریش پێویستە کە ئێمەی ژنان ڕۆڵی خۆمان ببینین و پێویستە دەسەڵاتیش لەم کایەیە گرنگی بدات. ئەگەر دەسەڵاتێک باسی دیموکراسیەت بکە، دەسەڵاتێک باسی ئازادی بکە، دەسەڵاتێک باسی دادپەروەری بکە، ناکرێ ژن پەراوێز بێت تایدا. دەبێ مافەکانی ژنان لە ڕنگدانەوەی هەبێ لە شێوازی بەڕێوەبردننی ئەو دەسەڵاتە و ئەو یاسایانی کە دەرەچێت دەبێ مافەکانی ژن و پیاوەکو یەک دەستەبەر کرابێ. ئەگەر چی پێشتر هەوڵی باش دراوە و پێشینەیەکی باشمان هەبوو لە دوای 1990 لە دوای ڕاپەڕینەوە بڵین کە ئیتر پەرلەمانمان هەبووە تا ڕادەیەکی باش بەرەو پێشچوون هەبوو، بەڵام بەداخەوە ئەتوانم بڵێم ئەم بەرەو پێشچوونە وەستا و بەرەو دواشەوە گەڕایەوە لە دوای شەڕی داعشەوە. یعنی ئەو ڕەوتە توندڕەویە بەرەو دوای گەڕایەوە وەستاوە ئاستی هۆشیاری کۆمەڵگە، ئاستی هۆشیاری دەسەڵاتدارانیش بەرامبەر بەم پرسە وەکو پێویست نییە، وەکو پێشوو نییە. وەکو خۆتان نەزان لە تا 2013-14 زۆر لەو یاسایانە لە پەرلەمانی کوردستان هەموار کراون کە نابەرابەری تایە یا یاسای نوێ دانراوە کە دەستەبەری ئەو مافانە بکە. بەڵام سەیرەکەین لە دوای ئەوە لە ئەو مێژووە کە پرسێکی ژن هاتۆتە پێشەوە بە پێچەوانەوە باوەڕی ئەوانەی کە لە ناوەندی بڕیاریشان بە هەڵە لەو مەسەلەیە تێئەگەن، بە هەڵە لەو کارانە تێئەگەن کە پێشتر کراوە، دایانەیە بیگەڕێنەوە بۆ دۆخێک کە پێش دەرچوونی ئەو یاسایە هەبووە. بۆ نمونە بۆ پێش دەستەبەرکردنی ئەو مافە با بڵین کە لەو یاسایە یعنی پێیان وایە مافێکی زیایە بە ژناندراوە. وەکو پێم وتی لە دوای ئەو ڕەوتی توندڕەوی داعش کە لە ناوچەکەدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و بە تایبەت لە عێراق و سووریا بوو، باڵی کێشا بەسەر بیر و هزری زۆربەی کۆمەڵگەی ڕۆژهەڵاتیەکان و بووە مای ئەوەی کە ئەم پرسە پاشەکشێ بکات. زیاتر سەیرەکەین دەسەڵاتداران زۆر گرنگی دەدەن بەو کەسایەتیانەی کە دژی ئەم مافانە قسەکەن، کە دژی ئەم پێکاتە گرنگەی کۆمەڵگە کە ئەڵم پێکاتە، ینی مرۆڤ خۆی بە گشتی پێکاتێ سەرەکی بناغی کۆمەڵگەیە و ژن تایدا ڕۆڵی سەرەکی ئەبینێ. بەڵام سەرەکەی دانەوێ هەیە ئەمە پەراوێزخە هەیە باوەڕی بەوە نییە، بەڵام دەسەڵاتیش زۆر جار دوای ئەمە ئەکەوێ ئایا بێ ئاگاییە یا بە ئاگاییە، بەڵام کاریگەری خراپی هەبووە لەسەر ئەوەی کە بزوتنەوەکان وەکو پێویست مادووبوونەکان چالاکیەکان وەکو پێویست جێگەی خۆی نەگرێ. باشە خاتو گەشە تۆ لە پەرلەمانیش بووی، ڕۆژێ با بڵین یاسامان هەیە کە ڕەچاوی یەکسانی نێوان ژن و پیاونەکە؟ بە دڵنیاییەوە هێشتا یاسا ماوە، بەڵام ئێستا بۆ نمونە سەیرەکەین یاسای باری کەسێتی لە ساڵی 1959 دەرچووە لە پێش ئەوە کە لە عێراقا
ئەو مەسهەبانە حکمیان کردووە جۆرە فرەیەک هەبووە لە حکم لە مەسلەی باری کەسێتی خێزانەکانە بەڵام دوایی هاتون هەستیان بەوە کردو کە پێویستە یەکێتی هەبێ لە یاسایە وحدەی قانون هەبێ یاسای باری کەسێتی دەرچووە ینی ئەمە پێشکەوتنێکی بەرچاو بووە بەڵام هێشتا نابەرابەری تیا بوو بەرامبەر بە ژن پەرلەمانی کوردستان ئەوە یەکێکە لەو خاڵە گەشانەی کە پێشتر ئاماژەم پێیا کە بەرەو پێشچوونێکی باش هەبوو بیرکردنەوەیکی باش هەبوو بەرامبەرەوەی کە پێویستە ئەمە بکرێ پێویستە بۆ ئەوەی گۆڕانکاری مەدەنی سیاسی ڕووبدات پێویستە ئەم بڕگە و مادانەی کە نابەرابەری تایە هەموار بکرێ لە ساڵانی پێشوو کە ئاماژەم پێیا کرا بەڵام سەیرەکەی ئێستا لە عێراقای بەڕاستی من بە کارەساتی سەدەی ناوەنێم ئەگەر کارەسات هەر جەنگ و خوێن ڕشتن بێ ئەمەش کارەساتێکی مرۆیی ترە لە ڕووی زیهنی لە ڕووی فکریەوە بەرامبەر بەژن و منداڵ کراکە هەمووی یاسای باری کەسێتی عێراق بڵێ ئەمە بەڕاستی کارەساتە ینی کۆمەڵگە بە شێوەیەک ئەشڵەقێنێ کە لە کاتێکا پێشتر یاسایەک هەبووە سەقامگیری هەبووە بەڵام بینەوە سەر ئەوەی کە هێشتا دوای ئەوەی کە لە هەرێمی کوردستان ئەو یاسایە هەموار کرا ئێمە تمۆحی ئەوەمان هەبوو کە باشتری کەین بەڵام سیرەکەین دەگەڕێینەوە بۆ چاخەکانی سەدەی ناوە ڕاست بەڕاستی لە هەرێمی کوردستانە کاری پێ ناکرێت خۆی دوو بۆچوون هەیە ئەمەیان کە لە ڕووی قانونیشیەوە وایە لە دەستورە ئێمە کە هەرێمێکین لە دەستورە دەسەڵاتەکانی ناوەند دیاری کراوە ئەوەی دەمێنێتەوە بۆ هەرێمەکانە دیارە ئێمە هەر هێشتا لە عێراقا یەک هەرێمین ئەگەر هەرێمی تریش دروست بێ ئەو مافەی کە خۆی هەیە کە کاروبارەکانی خۆی لەو بوارانە کە لە ناوەندا ڕێک نەخراوە دیاری نەکراوە لە دەستورا بۆی خۆی ڕێکیخە یاسای باری کەسێتیش یەکێکە لەو یاسایانە بەڵام ئەم کێشەی ئێمە لە چی بە دەرەکەوێ کە یاسای باری کەسێتی یاخود کارکردن بە مەسابەکان لەلایەن تاکی عێراقیەوە لە دەستورا ڕێگەی پێدراوە واتە ئەگەر ئەم یاسایە هاتە هەرێمی ئەگەر کەسێک چێوە بەردەم دادگا و ئەم یاسای بۆ پەیڕەو نەکرا ڕەنەتانەی لێبدا لە مەحکەمەی فێدرالی لە دادگای فێدرالی کە ئەمە بڕیارێکی دەستوریە ئەمە مەترسیەکەیە بەڵام ئەکرێت لە پەرلەمانی کوردستان موقفی خۆیان بنوێن و بڕیارێک دەرکەن کە ئەو یاسای جێبەجێ نەکرێت پێ دوانیە ینی زۆرێک لەو پرس و بابەتانی کە پەیوەندی بە هۆشیاری کۆمەڵگەوەیە یعنی زەمەنی ئەوێ تا کۆمەڵگە لەگەڵیدا ڕابێ ئێمە بگەڕێنەوە بۆ بەر لە 25 ساڵ لەمەوە بەر 30 ساڵ لەمەوە بەر هەندێک دیاردە هەبوو لە نێو کۆمەڵگەی کوردیدا دیاردەی ئاسایی بوو سەلەی دیاردەی ژن بە ژن گەورە بە بچووک هەندێک دیاردەی تر فرەژنی بەڵام خۆشببختانە ئەمانە ئێستا بەدەر لەلایەنە یاسایەکەی قسەی لەسەر نەکەین یعنی بووە بە جۆرێک لە عیبە کۆمەڵگا ئێستا تۆ حاڵەتی مەسەلەن ژن بەژنەوەیتیان نابینی ینی پێدوانیە هۆشیاری کۆمەڵگە کاتی پێویستە زەمەنێکی پێویستە تا لەگەڵ بابەتەکاندا ڕادێ ئەوەی کە باشە جێگیریەکە ئەوەی کە ئازانەی خراپە وەلای ئەنێ ئیتر وردە وردە لێ دوورەکەوێتەوە بە دڵنیاییەوە هەر گۆڕانکارێکی کۆمەڵایەتی پرۆسەیەکی زۆر هێواشە چونکە گۆڕانکاریە لە عقلیەت و زهنی مرۆڤەکانە کەواتە ئەبێ ئەمە پرۆسس کرێ ئەم مەسلەی بە مەدەنی بوونە ئەم گۆڕانکاریە ئەم خزمەتکردنی مرۆڤایەتیە بە ئاراستی ئەوەی کە تۆ خزمەتی ژنکەی کەواتە خزمەتی مرۆڤەکەی ئەبێ ئەمە عقلیەت و زهنێتی کۆمەڵگەکە بگۆڕێ من تەواو تەئیدی بەڕێز دەکەم لەو مەسەلانەیە کاڵ بۆتەوە کەواتە بەڵام چی کاڵی کردوتەوە هۆشیاری مرۆڤەکان هۆشیاری ژنان هەڵسانەوەی ژنان بەرامبەر بەو ستەمانەی کە بەرامبەریان ئەکرا ئەو ڕێکخراوانەی کە لە سەرەتای دوای ڕاپەڕینەوە لە کۆمەڵگەی ئێمە کاریان کردووە ئەم بابەتانیان کاڵ کردوتەوە و بۆتە هۆی فاکتێک لە ناوەندەکانی بڕیارە ڕنگ بداتەوە ئەوەیە کە هەموو ئەو یاسانەی لە پەرلەمان دەرەچێت بە پشتیوانی ڕێکخراوەکان بە پشتیوانی حیزبەکان نەبووایە دەرنەئەچوو ئەمە ڕاستیەکی حاشاڵ نەگرە بەڵام
قسەکە لەسەر ئەوەیە ئایا بۆ ئەم ڕەوتە بەرەو دواوە هاتوۆتەوە بۆ ئێستا کە قسە لەسەر مەسلەیەکی وا ئەکرێ بە پێچەوانەوە ئەوەی کە دژە زیاتر گرنگی پێدرێ هەتا لە میدیاکانە هەتا لە بواری کۆڕ و کۆبوونەوەکانە بۆ زیاتر دژایەتی ڕێکخراوەکان ئەکرێ کە هیچیان نەکردووە ئەوەی کە بەڕێستەیڵی کە پرۆسەیەکی زۆر هێواشی کۆمەڵایەتی دەبێت لە ئێمە لە کۆمەڵگەی ئێمە ڕووبدا لە ڕێگەی هەموو ئەو دام و دەستگایانە بە کۆی دام و دەستگا شارستانیەکان لە حیزبا بێ میدیا بێ ڕێکخراوەکان بێت دەبێت هەمانگیان هەبێ بەڵام ئێستا ئەو هەمانگیە نابینین پێشتر تا ڕادێکی زۆر باشە ئەبینرا بۆ نمونە خەتەنەکردنی کچان کە یەکێکە لەو پرسانی کە بەڕێزێ باسێکی تو کاڵ بۆ و ئەتوانین بڵین زۆر کەم بۆتەوە ئەمە لە ئەنجامی خەباتی ڕێکخراوەکان و ژنان و ئەو کەسایەتی سیاسیانەش کە لە حیزبەکانە باوەڕیان پێی هەبووە کەواتە پێویستە هەمانگێکی تەواو لەسەر ئاسی کۆمەڵگە هەبێ بۆ گۆڕانکاری باست لە ڕێکخراوەکانی ژنان کرد ئەمەوەکو دوا پرسیار ینی خۆت ئاماژە بۆ کرد دیارە لێرە و لێوێش دەبیستنەوە کە ڕێکخراوەکانی ڕۆڵێکیان نییە لە هۆشیاری کۆمەڵگەدا پێ دوای ئەمە پرسیارێکی دەقیقە پێم وانە ئەمە زۆڵمەیە کە بەڕاستیەکرێ هەر ئەو نمونانەی کە باسمان کرد کە لە کۆمەڵگایە کاڵ بوونەتەوە کە بۆتە هۆی ئەوەی کە ئەو تاوانانە بەرامبەر بە منداڵ نەکرێ ینی بۆ نمونە یەکێک لەو شتانەی کەڵێن ئەم یاسایی کە ڕێگە دەدا بەوەی کچی منداڵ بەیرێ بەشوو لە کۆمەڵگە ئێمە جێبەجێ ناکرێت ئەمە پەیوەندی بەو نەریتەوە هەیە کە پێشتر ڕەفزی ئەوەی بووە کە کچ بەشوو بدرێ و ئەم نەریتەش زیاتر ڕۆڵی ڕێکخراوەکان بۆ ڕۆڵی ژنانی هۆشیار بۆ پیاوانی هۆشیار بووە کە هەوڵیان داوە بۆ ئازادی بۆ یەکسانی ژنان و پیاوان لە کاتێکا تۆ مەسلەی بەشودانی منداڵ بە تاوان بناسیێنی وردە ڕنگ دەداتەوە لە کۆمەڵگایە بۆیە یعنی ئەمە وەکو نمونەیەکێ نامەوە ئەوەی مەسلەی خەتەنەکردنەکە بە هەماشەوە ینی ئەو کاتەی کە هێشتا لە پەرلەمانی کوردستان بڕیارمان لێیە هەموو ئەوە بێدەنگ دانیشت بوون کە ناوی هێنرا کەس قسەی ناکرد بەڵام ئیرادەیەک هەبوو ئیرادەی ئەگەر پەرلەمانتارەکان بوو حیزبە سیاسیەکان بوو کە پیان وابوو دەبێ ئەم شتانە ئەم تونوتی ژیانە نەمێنێ بەڵام ئێستا بۆ ئەم بیر و باوەڕانە بەم شێوەیە بەرجەستە نابێت لەبەر چاوی کۆمەلگانیە ئەویان پرسیارە بێ لە دەسەڵاتەکانی بکەین هەر چەندوتم دوا پرسیارم بەم خولی پەرلەمان پێ دوایە چی پرۆژه یاسایەک پێویستە گرنگە و ئامادە بکرێ پێوەست بە پرسی یەکسانی لە نێوان ژنان و پیاوانە بەداخەوەیەکێ لەو شتانێک کە ئێستا تا ئێستا پەرلەمانی کوردستان سەرۆکایەتی هەڵنەبژاردە و ناتوانێت جەلسەکان ڕێکخات و بەڕێوەی بەرێ ئەمە یەکێکە لە گرفتەکان لە بەردەم پەرلەمانی کوردستان کە و ئێمە بیان ناسین بەڕاستی پێویستە ئێمە پەرلەمانتارەکان بناسین کە چۆن بیرەکەنەوە ئەوەی بەدەست هاتووە زیاتری کەن و بیخەنە سەر خەرمانی سەرکەوتنەکان نەک بگەڕێینەوە بۆ دواتر و بۆیە من ئێستا ناتوانم هیچ بڵم هیچ یاسایەک دەرچێ لە کاتێکە شێوازی بیرکردنەوە عقلێتی پەرلەمانتارەکانمان کە ئایا بە ئاراستەیەکی مەدەنیە بە ئاراستەیە کە ئێستا باوە لە کۆمەڵگایە و دوایی قسەکانە کاتەوە کە ڕێکخراوەکانی ژنانی چیان نەکردەوە هیچ گۆڕانکاریەک ڕووی ناوە لەسەر دەستیەوە ئەمانە دەبێت باوەڕ بەو ئەو ژنی کە دەچێتە پەرلەمان دەبێت باوەڕی بە مافی خۆی هەبێ وەکو مرۆڤ ئەنجا بچێ نوێنەرایەتی خەڵکات. بەڕێز گەشەدارە حەفی چالاک لە بواری ژنان سپاس دەکەم سپاس بە بەشداریکردنت لەگەڵمان بە خێراتی سەرچاو خۆشەویستان بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشکرا بە یارمەتی ئەو کارانم تا پێتانەگەینەوە کاتێک خۆشخواتان لەگەڵ